زۆر بە شێوازێکی باش منداڵەکانی ئامادە بکات پێشەوەی بچێتە قوتابخانە. و هەروەها کاتێک لە قوتابخانە دەگەڕێتەوە ئەرکێکی دی هەیە دایک و باب، ئەویش دەبیت بەڕاستی گرنگی بەوانەکان بدات، ینی لێ پرسیینەوەی لە منداڵەکە بکات کە ڕۆژانە چی کردیەوە چوانەیە چی خوێندووە چی نەخوێندووە، و هەروەها ینی هاوکاری بێتن بۆ ئەوەی ئەو قوتابیە لە دەرسەکەی دوانەکەوێتن. ڕۆژانە گرنگی زۆر دەبیت بە قوتابیەکە بدرێتن. دەبێت لە قوتابخانە حکومیەکان گرنگی زۆرتر بە قوتابیەکان بڵێتن و زۆر گرنگیان پێ بداتن. بۆ نمونە مەسەلەن لە پۆڵێک چەند کەسێکن ڕۆژانە بەرنامەی تایبەتی خۆی هەبێ، پرۆگرامی تایبەتی خۆی هەبێ، چۆن فێریان دەکا وانەکە کاتەکە چۆن دابش دەکا لەگەڵ قوتابیان، سیستەمی خوێندن چۆن بەڕێوە دەچێتن. مامۆستاش دەورێکی گرنگی هەیە. طبعا وظيفة المعلم هي أهم وظيفة بالحياة بالنسبة للطالب يلي بيكون عم يدرس. هن يلي بيعلمون أساسيات الحياة، خاصة إذا من البداية كان متابع من قبل الأهل ومن قبل المدرسة، فالإنسان بيقدر يأسس طفله ببدايته بالمدرسة. داك باب دبي أو دبي متابعي كوركانيا مكان بس أنا بتكلم ببل لو مكتب يعني وقت مكتب دبي عبادك زور دبي ممكن بعبادي چونکە عیباد لو چاو باشنێ لو چاو لو مشک باشنێ حتى وەکەی بە شتێک بۆ مستەقبەل دەرناچن. دەبێت لەسەر هەموو دایک و باوکی ئاگای لە ماڵەکان خۆی بێ، ڕاستە ئەڕۆن بۆ مەدرسە دەبێت ئاگامان لێ بێ کە ئەچنە مەدرسە، ئایا ئەچن بۆ مەدرسە، کە چوونە مەدرسە داخل سەفەکان بوون، پۆلەکان بوون، ئاگای لە مامۆستایە. لەسەر دایک هەموو دایکێ زیاد پەیوەندی بکە لەگەڵ منداڵەکان خۆی، لەگەڵ مامۆستاکانی دەبێت زیاتر ئاگای لێ بێ، متابعەی منداڵەکانی بکە لە هەموو ڕوویەکەوە.